یا کردستان چاوەڕێی چییە ژێ کابینەیە علی زەیدی بتایبەتی ئەگەر وە سەرنج دابیتە سەر کارنامەیە علی زەیدی و متمانە لە پەرلەمانی عێراقی وەرگرت ئایا حتا چەندێ دێ خزمەتە هەیکەلی فیدرالیەتی لە عێراقی کرد ئایا داخازن فراکسیۆنا پارتیا دموکراتا کوردستانê ku dibêjin hatîne cêgîrkirin di karnameya Elî Zeydî de heta çendê dê xizmeta nehêlana nakûkiyên qûlên di navbera Hewlêr û Bexdayê bikin. Em dişên bêjin serdemekê nû yê çareserkirina kêşeyan û ezdiharê pêşkeftinê xurdbûna peywendiyan di navbera Hewlêr û Bexda ji êdî dest pê diket. Diktura Meyada Necar endama bereya Parlemanê Iraqê mêvana min li studiyê zêtir ji wê dipirsin. Diktura Meyada tu gelek xêratiya Kurdistan bî. Cenabê we çendîn sala li Bexdayê bû. Hema bêjim tu eqlê siyasî hemû Iraqîya dizanî. نوکه هوا چهیویک هیا کو علی زیدی بشیتن کشین بنراتید نبره حولی رو بغدا چاره سرکت سلام ورئيس بو بريستانو بينيري خوشويست طبعا عقليتك همان عقليته كارنامه كان همان كارنامه كاتي سودانيش كبو بسروك وزيران همان خالي تيدابو كارنامه كانوا من هذه حكومه بلام لجي بدي كردن ده جێبەجێ کردنەکەی ئەستەمە و زۆر قورسە تا ناکرێت جێبەجێ بکرێت لە عێراقدا لەبەرەوەی دەبێت سەیری تەوازونی دووەلی عوزما بکرێت بەرژەوەندیەکانی ئەمریکا لەگەڵ بەرژەوەندیەکانی ئێران لە وڵاتە و خاصەتەن ئێستا کە شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بەردەوامە و تاکو ئێستا کە بڕیاری پێک با بڵێن ئیتفاقێکیان نەکردووە شەڕەکە بە کۆتایی بە بمبڕی ڕانەوەستایە لێ ئەوانە هەموو کاریگەری دەبێت لەسەر پێکەنانی حکوومەت بۆیە ئەو دەنگۆیانە و گفتوگۆیانە لە ناو ماڵی شیعە و ماڵی سونە هەبوو ئەوڕۆ دەبێت حکوومەتی زەیدی دەنجی لەسەر بدرێت بە پێی یاسا دەبێت 150 وەزارەتەکان ئەوڕۆ تێپەڕێت و دەنگ لەسەر کارنامەکەی بدرێت ینی تا ئێستا 10 وەزارەت متمانەی وەرگرتووە دەبێت 14 وەزارەت هاوکارانم دەڵێم تا ئێستا 14 وەزارەت متمانەی وەرگرتووە کەواتە بوویتە 50% بەڵێ یعنی لە نزیکەی 150 دەتوانرێت دوو وەزارەتان دەنگی پێویست نەئینانە وەزارەتە پلاندانان و خواندنە بلند بەڵێ لەگەڵ وەزارەتی ناوخۆش کێشەی کەتەبەرێ لەبەر ئەوەی سونە شیعەکان دەنجیان نەدابووە بەربژێری سونە عەزم ئەوانیش کێشەیان دروست کرد بۆ ئەوەی دەنگ بە وەزارەتی وەزیری ناوخۆ نەدرێت بۆیە ئەو کارنامانەی کە هەیە لە بەردەمیان زیاتر لە جێبەجێکردندا سیاسین ئەو خاڵانەی کە بۆ لایەنی ئەمریکا گرنگە ئەوەیە کە ئەو ڕێکەوتنامەیە بینی نێوان عێراق و ئەمریکادا هەبوو ئەو ڕێکەوتنامەیە تەفعیل بکرێت بگەڕێتەوە جێبەجێ بکرێت و بەهێزەوە بێتە سەر مێزی گفتوگۆکردن و هەروەها خاڵی حصر السلاح بيد الدولة واتە چەک دەبێت لە دەستی دەوڵەت دابێت ئەوەش یعنی زۆر ئەستەمە لە عێراق و بە تایبەتی ئێستا کە میلیشیاکان بە ناوی چەندین ناوی جۆرا و جۆر مقاومە خۆیان پیشانداوە و خۆیان ناساندووە کە بەرگری لە بەرژەوەندیەکانی ئێران دەکەن لە ناو خاکی عێراق بۆیە ئەو خاڵانەی کە لە ناو منهاجی حکومیدا هەیە زۆر ئەستەمە جێبەجێ بکرێت. دکتۆرە مەیادە تو دەبێژی کارنامەیە سوودانیژی هیچ عیب و عارێک تێدا نەخێر یعنی ئەگەر يعني مرۆڤ بەرێ خوبدەتێ مقارنەکێ بکەتن حتا ممکنە کارنامەیە سوودانی ژیا علی زەیدیژی باشتر بیت ji ڕوویە نویسینێوە بەڵام لە ڕوویە جێبەجێکردنێوە ئەس حەزکەم بیرابینەران ژید یەک خاڵێدا بینم يعني ئەو زەخت و فشارên سیاسی و ئابووری و حتا ئەو هێرشên درۆنی و موشکیên سەردەما سوودانی سەر هەرێما کوردستانی هاتینەکردن ده هیچ حکوومەتەکە عێراقیدا نهاتنەکرد بەڵێ کەواتە بڕیار سیاسینە بەڵێ شتێک نییە بە ناوی یاسا لەو وڵاتە بە ناوی دەستور بەداخەوە دەستور ئینتقائیە تەنها ئەو مادانە جێبەجێ دەکەن و پشتی پێدەبەستن کە لە بەرژەوەندی شیعەکاندایە چونکە ئەغلەبیە بمانەوێ نەمانەوێ شیعەیە لە بەغدا و ئەو خاڵانێک کە لە بەرژەوەندی عامیەتی شعبی عێراقە گەلی عێراقە ئەوانە جێبەجێ ناکرێت پشتگوێ دەخرێت بۆیە ئێمە پارتی دیموکراتی کوردستان هەردەم بەرنامەی هەڵبژاردنمان لە حملەی هەڵبژاردنەکانمان لە هەڵبژاردنی عێراق ئەوەیە توافق توازن شراكة أجر أو سي خالة طبعا لب أساسي دستورة أجر أو سي خالة زي نكريت كواتا من هذه حكومي تون زي دكريت يكم يعني شراكة توافق توازنة كتوازن نبيد لنيوان بيك هاتا كانت كعراق دولتي شي
تەنها عرب نشین نییە تەنها عرب نییە چکە ژمارەیەک پێکهاتەیە عرب شیعەیە سونەیە کوردە و کورد دووەمین قەومیە لە پێکهاتەیە لە عێراقدا و هەروها ژمارەیەکی زۆریش پێکهاتەی ترمان هەیە وەکو مەسیحی تورکمان ئاشووری کلدانی ئەوانە هەریەک مافی خۆیان هەیە لە وڵاتە بەڵام بەپێی ئەوەی کە ئەغلەبیە شیعەن خاڵەکانی خۆیان بڕیارەکانی خۆیان فەرز دەکەن و دەنجی لەسەر دەدەن لە پەرلەمان و تێی دەپەڕێنن بۆیە ئەو وەزارەتانەی کە با بڵێن سەر بە عەسائب ئەهل الحەقا یاخود ئەوانەی کە لە میلیشیاکانی خارج عن القانون نزیکن ئەوڕۆ دەنجیان لەسەر نادرێت ئەوەش وەکو حیلەیەکی قانونیە لەگەڵ ئەمریکادا دەیکەن بۆ ئەوەی حکوومەتەکەی زەیدی تێپەڕێت ئەگەر حتا بە نەقسیش بێت ئەوڕۆ باشە ئێستا زانیاریمان پێگەیشت کە دەڵێن ڕێژەی بەشداربووانی پەرلەمان تەران لە ناوهۆڵی پەرلەمان زیادی کردیە 270 زیادی کردیە کردە 270 بەڵام لەسەر وەزارەتی پلاندانان و خاندنە بڵند ناکۆکی دروست بووە دەنگی پێویستیان بەدەست نەهێناوە ئێستاش ئەگەر دەنگدان دەستی پێ بکەتەوە کە پەک کەوتووە لەبەر ئەو ناکۆکیانەی لەسەر پۆستی یانیش وەزیری ناوخۆ هەبوونە دەنگ دەدرێ بە وەزیری ناوخۆی عێراق کە 4 وەزارەت ماوەن دەبێ ئەمڕۆ دەنگی پێ بدرێ تا ئێستا 14 وەزارەت متمانەی وەرگرتووە تێپەڕینە باشە دکتورە مێدا فراکسیۆنی پارتی دەڵێک ئێمە چەندین تێبینی و مەرجمان هەبووە لەسەر کارنامەی عەلی زەیدی و ئەو تێبینی و مەرجانە پێشکەشمان کردوون و لە کارنامەکە زیاد کردوون و دەنگمان پێدراوە اینجا ئەگەر تەماشا بکەین بەڕاستی یەکێ لەوانە بۆ نمونە بودجەی ینی پشکی هەرێمی کوردستان بەشی هەرێمی کوردستان لە بودجە زیاد بکرێ ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە موچەخورانی هەرێمی کوردستان وەکو حکوومەتێکە فەرمی هەمیشە دەناڵێنێ لەسەر ئەم پرسە ئایا ئیمکان تێدایە ئەمە بەتایبەت ئەم خاڵە ینی حکوومەتی زەیدی پابند ببێ بەتەکیت ئەو خاڵێکی زۆر گرنگە و مافی گەلی کوردستانە واتە نەخێرمان پێ دەکەن نا شتێکی زیادمان لە مافی خۆمان داوا کردیا بەڵام ئەو حکوومەتانەی پێشی زەیدی کە پێک هاتبوون هەمان بەڵێنیان بە ئێمە داوە کە پرسی بودجە پرسی موچە یەکلایی بکرێتەوە و هەروەها قانونی نەوت و گاز دەربچێت و مەجلس الاتحاد پێک بێت لەبەرەوە ئێستا حکوومەتی اتحادی ناقصە ئەنجومەنی فیدرالی دەبێت بێتە پێکێنان و دەنگدان لەسەری واتە ئەو خاڵانە زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان بەڵام ئایا ئەو کوتلە سیاسیانەی با بڵێن ئیتاری تەنسیقی کە عێراق بەڕێوە دەبن بڕیاری سیاسی لەدەست ئەوانە عەلی زەیدی دەتوانێت ئەو خاڵانە جێبەجێ بکات و کێشەکان و گرفتەکان و دۆسیەکان کە تا ئێستا هەڵپەسێردرا و ماون بێ جێبەجێ بکات یعنی باست لە عواملی دەرەکی کرد جگە لە ناوخۆی عێراق ینی عواملی دەرەکی هێزێک هەیە لە پشت ئەمە کە ئیتر کێشەکانی هەولێر و بەغدا لە بنەڕەتدا چارەسەر بکرێن یعنی ئەم خواستە هەیە لە دەرەوەی عێراق بەڵێ بەدڵنیاییەوە ئەوەی کە لە دەرەوەی عێراقدا هەبێت ئەو کێشانە چارەسەر بکرێت لەگەڵ هەرێمی کوردستان ئەو نیازە هەیە بەڵام جێبەجێکردنەکەی هەندێ قرس دەبینم لەبەرەوەی قرس دەکرێ یانیش قرس دەکرێ لەبەرەوەی تەدەخولاتی دەرەوە هەیە ئەوانەی کە وڵات بەڕێوە دەبن بەداخەوە ئیملاعات لە دەرەوە وەردەگرن لۆ بۆ میسال لە بۆ قسەکەم ئەوەیە کە خۆ جەنابتان دەزانن نووری مالکی بەربژێر بوو بۆ پۆستی سەرۆک وەزیران بەڵام بەهۆی پۆستێکەوە لە مەنەسەی ئێکس ترامپ بڵاوی کردەوە دووریان خستەوە لەو بەربژێر بوونە بۆیە ئیملاعات لە دەرەوە وەردەگرن ئەگەر چ ئێران بێت یاخود چ ئەمریکا بێت بەڵام ئەوەی ئێستا دەبینرێت هەندێک بڕیارەکان با بڵێن ئەمریکا بە زەقی تەداخلی کردووە و دەیەوێت عێراق لە باوەشی ئیران دوور بخاتەوە و ئەو کێشانەی کە لە ناو دووبارە دەگەڕێنەوە دەڵێن زەحمەتە ناکرێت لەبەر ئەوەی خۆمان دیتمان کە پێش حکوومەت تشکیل بکرێت تەنها کە زەیدی دەستنیشان کرا بۆ بەربژێر بوون ئیسماعیل قائانی هاتە بەغدا بۆ ئەوەی ئیملاعاتەکانی خۆی لەسەریان فەرزکە واتە ئێران لاعیبێکی ئەساسیە لە عێراق و بڕیارە سیاسیەکان بەداخەوە زۆربەیان لەدەست وڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە
دکتۆرە مەیادە هەر ئێستا زانیاریمان پێگەیشت کە چواردە وەزیرەکەی کە متمانەیە وەرگرتووە ئێستا سوێندی یاسایی دەخۆن یعنی کەواتە دەنگدان لەسەر پرۆسەی وەرگرتنە باوەریە بە کابینە عەلی زەیدی دیارە تەمام بوو هەر چاردە وەزیران سوێندا یاسایی خارد باوەری وەرگرت و دەنگدان هاتە ڕاوەستاندن کۆمبوونە پەرلەمانی عێراقی بدماهی کات ئانکو چاردە وەزارەتان باوەری وەرگرت متمانە وەرگرت 4 وەزارەتێت مایک و ناکۆکی لەسەرن یەک ژوان وەزارەتان نافخۆ پلاندانان و خاندنا بلند ئێدی بتایبەتی دناوبەرە سونە و شیعەیاندا ناکۆکی لەسەروان وەزارەتان هەنە ژبەرک و شیعەیان دەنگ نەدایە کاندیدێ سونەیان سەر بە هەفپەیمانی عەزم لەما ئەوژی نەرازی بوونە و ناکۆکی دنافۆڵە پەرلەمان دروست بوون حتا ڕادایەکی دەرباسی شار بوو ئێدی بگشتی دەنگ بە چاردە وەزیران هاتیەدان ئێدی کۆمبوونە پەرلەمانی عێراقیژی هاتیە ڕاگرتن ئێدی کۆمبوون تەمام بوویە باش باشە دکتۆرە مەیادە پارتیا دموکراتە کوردستانی بەردەوام جەخت لەسەر تەوافق تەوازن و شەراکەتێت کەتن بۆ تەمامبوونە هەیکەلی فیدرالیەتێژی داخوازە دامەزراندنە ئەنجومەنی فیدرالی تکەتن مەسەلە پشکە پێشمەرگەیە شایستەین پێشمەرگەیە هەف ئاوایەک و بەشەکە سیستەمی بەرگێریە عێراقی وەکی سەربازین سوپای عێراقی موچە و شایستەیان خو وەربگرن ئەوژی داخوازەکە سەرەکەیە و ڕەوایە بەڵام تەوافق تەوازن عێراقێکێدا و دەستی دەرەکی باڵایە و شیعە زۆرینەنە توژی دزانی شیعە زۆرینە یعنی وەلا ئەبووکێ هەیە دیسا بەژین ممکنە والله من يعني بأستمي لبينم قرصة جێبەجێ بکرێت هەولێری گوتنی زەحمەتە بەڵام دەگەڕێینەوە تەمەشای وەزعەکەش دەکەین بارودۆخەکە زۆر گرژ و ئالۆزە ئەو با بڵێن ئەو زەختەی کە ئەمریکا و ئیسرائیل لەسەر ئێرانی دروست دەکەن ئەویش ئەکیت ئینعکاسی لەسەر عێراق دەبێت لەبەرەوەی عێراق با بڵێن وەکو باخچەی پشتەوە سەیری عێراق دەکەن بۆیە بڕیارەکان هەموو لە ئێران دەردەچێت و ئێرانیش دەیەوێت ئەو زەختەی کە لە سەریتی هەندێک کەمی بکاتەوە دابەشی سەر ئەو وڵاتانەی بکات کە باڵەکانی ئێرانی تێدایە وەک لوبنانە سووریا عێراقا یەمەنە وڵاتانی ترە غەزەیە فەڵەستینە بۆیە ئێستا باشترین کاتە بۆ ئەوەی ئەمریکا جددی بێت لە داواکاریەکانی لەسەر عێراق بۆ ئەوەی ئەو کێشانەی هەیە چارەسەری بکات و هەروەها عێراق ناتوانێت بڕیاری سیاسی لە دەستخۆی بێت و سیادەی خۆی بپارێزێت ئللا ئەگەر سیلاح بێتە دەستی دەوڵەت و ئەوەش زەحمەتە زۆر یعنی زەحمەتی دەبینین بەڵام دەگەڕێنەوەش دەڵێن ئەگەر ئەمریکا جددی بێت لە بڕیارەکەی و لە داخوازیەکانی دەتوانرێت جێبەجێ بکرێت بەڵام شەخصی سەرۆک وەزیران ناتوانێت بڕیاری سیاسی بگۆڕێت لە وڵات چەندیش لە ئەمریکا نزیک بێت چەندیش لە ئێران نزیک بێت لەبەرەوەی ئیتار تەنسیقی بڕیاری سیاسی لە دەست ئەوانە ئەوانش ئیملاعات لە وڵاتی دراوسێ وەردەگرن و هەروها وەک سوودانی خۆ بەربژێری نووری مالکی بوو کە بینیان دەتوانێت کێشەکان چارەسەر بکات و دەیەوێت لە ئەمریکا نزیک بێتەوە دەیەوێت عێراق بخاتە سەر سکەی قانونی و یاسایی دژایەتیان کرد سوودانیان دوور خستەوە و سوودانی ئەو کەسە بوو کە زۆرترین زەرەر لە هەرێمی کوردستان درا لە کاتی ئەو مەسەلەن ئێمە باسی تایف سامی دەکەین دەڵێن ئەو وەزیرە کە زۆرترین دژایەتی هەرێمی کوردستان و موچە خۆرانی کردیە ئێفالح ساریش ئێستا چ لە وەزع ناگۆڕێ ئەویش هەمان حکمایە دکتورە نێزیکە لە هەرێمی کوردستان با نزیک بێت من هەر کارم لەگەڵ فالح ساری کردو ئەندام پەرلەمان بوو لەگەڵم لە خۆلی من زۆر لە نزیکەوە دەیناسم ئەو کاتی باز دەکەم کە زۆر دژایەتی هەرێمی کوردستانی دەکرد لە هۆڵی پەرلەمان زۆر هێرشی دەکرد دەسەر هەرێمی کوردستان بە ناحەق و بە نایاسایی ئێستا ئەو دەبێت بە وەزیر و ئەو وەزیرەش لە ژێر دەسەڵاتی ئیتاری تەنسیقیدایە ڕاستە سەرۆکەکەیان و حرەکەکەیان و حزبەکەیان لە پارتی دیموکراتی کوردستان و لە کوردستان نزیکن
بەڵام العبرة بالتنفيذ من خۆم متفائلم زۆر بەڵام لە حکوومەتەکانی عێراق و لەوەی کە لەگەڵیان بوومە دەیان ناسم تەنها دەموچاوەکان دەگۆڕدرێت بڕیارەکان هەمان بڕیارە باشە هیوادارم وانە بیتن ئینشاءڵڵا هیوادارم منیش هیوادارم لەبەرەوەی بەڕاستی هەرێمی کوردستان زۆر چەشتیە لەو سیاسەتە هەڵانەی عێراق بۆیە دەمانەوێت حکوومەتێکی عادل و دادپەروەرانە دروست بێت و لەگەڵ هەرێمی کوردستان کێشەکان تەسفیر بکرێت و موچەی خۆران چارەسەر بکرێت ئەوانە هەموو گرفتی سەرەکی ئەساسی. سپاس دەکەم دکتورە مەیادە نەجار پەرلەمانتەرە بەرەی گەلێک سپاس بەخێر بێ سەرچەوان.